هەمیشە وتمانە گرنگی و تایبەتمەندی وەرزشکردن بە شێوازێ لە شێوازەکان بۆ خۆتە، یعنی هەموو تاچێک ئەبێ تربی لەو بکەینەوە کابێ وەرزش ئەنجام بێت بۆ لە ڕووی ئەوەی جستەیەکی ڕێکمان هەبێ لە هەمان کاتە تەندروستیشی باشمان هەبێ دوجار ئێمە ئەتوانین تەمەنێکی درێژتری باشتمانە بێت و بە کۆمەڵە گرفتەوە نەناڵین وەکو لایەنەکانی دەرونی کە وەرزشکردن باشترین چارەسەرە بۆ گرفتە دەرونیەکانیش. ئێستا بەپێی تازەترین توێژینەوە لە زۆربەی وڵاتەکان ئەنجام درا. من یاسم کرد لەسەر یەک توێژینەوە کە لە وڵاتی ئەمریکا بە تایبەتی لەسەر ئەو کەسانەی کە قەڵەون، یعنی ئەو ڕێژەی قەڵەویە کە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تۆمار کراوە بە تایبەتی لە تەمەنی 18 بۆ 30 ساڵی. ئەم تەمەنەیە خواستی خواردن زۆرە، حەزەکان زۆرە لای گەنجەکان، بۆیە فاسفود خواردنی خێرا لەوێ قەدەخەکرا بە تایبەتی هەمبەرگر چکە لە بەرەی ڕۆژەیەکی چۆری زۆری تیا ڕێژێکی زۆری کالۆریتیە ئەمانە ڕۆژانە ببووە خواردنی گەنجەکان لە بەرەوەی ڕاستەخۆ لە بەردەسای ئاخوری و تام و چێژێکی زۆر جارێک جار خۆشیشی هەیە بەپێی ئەو توێژینەوە لە دوای قەدەخەکردنی بە ڕێژەیەکی زۆر دابەزاندن کەسە قەڵەوەکان گرفتەکانیان کەمتر بۆ، یعنی کە هاتن پێشبینیان کرد ئەم کەسانە تەمەنیشی گەنجیان هەیە بەڵام زۆربەی نەخۆشیەکان بەرەوچی کردوون. ئەوش بەهۆی چیەوە؟ بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی چۆری لە جەستەنیانە و جەستەیەکی ناڕێ قەڵەویەکی زۆر لە ناویانە و جوڵەیەکی کەم لە ناویانە کەواتە خواردن و لەگمان کاتیشا وەرزشکردن ئەمانە زۆر کاریگەری هەیە لەگەڵ یەکترا و خەوتن کە تۆ باست کرد. یعنی زۆر کەسمان هەیە پرسیارەکات ئەڵێ من ڕۆژانە چمە ناو هۆڵەوەرزیەکانەوە 2 ساعت ڕاهێنانەکەم بەڵام من کێشمدا نابەزێ. ئەزانی بۆ کێشەدا نابەزێ لە بەروی تا ساعت 3 و 4 شەو تۆ ناخەوی ئەو هۆرمۆن و ئەنزیمانێک کە لە شەوە دەرەدرێ بۆ جەستەی تۆ پێویستە تۆ لەو کاتەیە وەری ناگری ئیتر ڕۆژ چەند کاتژمێرە خەوی سوودی لێ نابینی. لەبەر ئەوە خەوتن تاواوکەری وەرزشە، خواردنیش تاواوکەری وەرزشە. جا لەم نێوەندەیە من حەزمان کرد بۆ ئەم بابەتە لە لایەنێکی زۆر گرنگی وەرزشکردن خواردنە. ئێمە چه خواردنێکی تەندروست بووین یاخود ئەو کەسانەی وەرزشەوانن تاواوکەرە خۆراکیەکان بەکارێنن ئەبێت چۆن بەکاری بێنن و چۆن ئەو کورسانەی کە ڕاهێنەرەکان یانەنێ لە هۆڵەکانە بە چه بەرنمەیەک ئەمان لەگەڵ وەرزش و خەوتن و خواردنەکە هەرسێکیان بەیەکەوە بۆی کە بتوانین کەسێکی وەرزشەوان و کەسێکی تەندروست جا بۆی زیاتر لەسەر خواردنەکە زانیاری وەربگرین. سامیوانێکی عزیز لە ستۆدیۆ لە لامان میوانە ئەویش کاک یادگار جەلال وەکو ڕاهێنانی لە شتوانی کە بە ڕێزیان ئێستا لە ستۆدیۆ با فەرموو کاک یادگار. بله بخیر بید بانی باش بخیر بید سرچاو اما ڕۆژانە هەل لە دەستپێکی پرۆگرامەکەمانە گرنگی و تایبەتمەندی وەرزش باسەکەین و بڕگەیەکیشمان هەیە زۆر جار کۆمەڵە جوڵەیە کە تۆ ئەگەر نەشتوای بچیتە هۆڵەکان لە ناو ماڵەکەی خۆتە بە کۆمەڵە کەرەسەی سادە کۆمەڵە جوڵ ئەنجام بێت. بەڵام من ێستا ئەگەر گوێبیستی بووی باسیەوەمان کرد وەرزش هەر بەتەنیا ئەو جوڵانە نییە کە تۆ ئەنجام بیبێت. خواردنی پێویستە، خەوێکی باشی پێویستە، لەگەڵ ئەمانەشا پێویستی بەلایەنیەکی ئارامی زۆر باش هەیە بۆی کە تۆ سوودی لێ ببینی. کەواتە بەگشتی باکسە بچینە سەر بابەتی خواردن. خواردن چەند کاریگەری هەیە لەگەڵ ئەو جوڵانی ڕۆژانەیە مەگەر لە هۆڵەکانە بێ لە ژینگەیەکی کراوەیە بێ پارکەکان یاخود لە شوێنێکی تایبەت ماڵەکان خۆمانە بێ وەرزش جابین پێویستە ئێمە خواردنەکانمان چۆن بێت. سەرەتا سوپاس بۆ ئەم بەیانیان و بیسەرانی کورسات باش. بەڕای ئێمە وەکو ڕایەنەری لە جوانی وەکو وەرزشوان کە یانیەوە ئیشێکی ڕۆژانەمانە و بەیشی سەرەکی ئێمە خواردن لە 60 بۆ 65 بۆ 70 کاریگەری هەیە لەسەر لەش، لەسەر شێوازی لەش، لەسەر تەندروستی لەش، لەسەر ئەوەی کە تۆ ئەتەوێ کێشت داگری یاخود ئەتەوێ کێشت سەر بخەی، یعنی یەکێک لە فاکتەرە گرنگەکان خواردنە. باشە. جا ئێوە ئەم کورسی خواردنە بۆ کەسێکە ئەگەر بێتە لاتان چۆن بۆی دیاری ئەکەن و هەروەها بەپێی مەبەستی وەرزشی ئەو کەساش؟ ئێمە بەپێی ئامانجی کەسەکە کورس دیاریەکەین چونکی یعنی لەلای ئێمە ئەمە تۆزێک باوە کە ئەبێ ئیلا قەڵەو بی جابچی بۆ وەرزش یاخود نەخۆش بی جا دکتۆر بدنێرێ بۆ وەرزش بەڵام خۆی وانە وەرزش خۆراکی لەشە، خۆراکی تەندروستیە، یعنی ئەگەر تۆ بتەوێ لەشێکی تەندروستت هەبێ کێشت هەرچەند بێ تەمەنت هەرچەند بێ نەخۆش بی نەخۆش نەبی ئەبێ ڕۆژانە بەلایەنێکەوە نی ساعت بۆ 45 دقیقە تۆ ڕاهێنانی وەرزشی بکەیت ئیتر لە ماڵەوە بێ لە هۆڵ بێ لە هەر شوێنێکە تۆ هەیت لە ئۆفیسەکەی خۆت تەنانە دەتوانیت تۆ بەیانیان نی ساعت جوڵەی وەرزشی دەبێت لەبەر تەندروستی خۆت.
خۆراکیش بە پێی ئامانجی ئەو کەسەیە بۆ نمونە ئێمە کەسێک دێتە لامان کێشێکی ڕادە بە دەرد زۆری هەیە یان چەوریەکی زۆر لە لەشیایەتی ئێمە بە پێی کێش و باڵای خۆی ڕێژەی کالۆریەکەی بۆ دیاریەکەین ژەمە خواردنەکانی بۆ دیاریەکەی بەپێی کێش و باڵاش بەڵێ بەپێی کێش و باڵا و جگە لەوەش ینی کاتی ژەمەکانیشی بۆ دیارەکەین ئەگەر وەقسەمان بکە لەبەرەوەی باشترین شت ئەوەیە یعنی ئێستا زۆر باوە لە ناو خەڵکا بۆ منە کابرا قەڵەوە ئەڵێ وەڵام من ڕێجیمەکەم ئیتر لەمەدەوە بەس سنگی کوڵاوە خۆ ینی ئەمە یەکێکە لە خراپترین شتەکان یا وەڵام من برنج و ئەوم تەرک کردووە ڕاستیە نابێ هیچ شتێک تەرک بکرێ ینی هەم کاربۆهیدرات هەم پرۆتین هەم سەڵزەوات هەم چەوری بەسوود ئەبێت تۆ ئەگەر 150 کیلۆش کێشی بێت لە ناو ژەمە خواردنەکان تا هەبێ بەڵام بەو ڕێژەیە کە پێویستە و بۆ لەشی هەر کەسێکمان جیاوازە یعنی لەوانەیە بۆ من بە ڕێژەیە بێ بۆ جەنابە بە ڕێژەیە بۆ کەسێکی کە بە ڕێژەیەکی زۆر باشە باسیەوەت کرد کە ئەو کەسە کەیت ئامانجی چییە یعنی هەر کەسە بۆیەت کێشی دابەزێن یاخود کێشی سەرخا یاخود لەبەر تەندروستی خۆی یاخود بە ئامانجێگێت کە توانێت لە نێو پاڵانێتەکان ناخۆی ببینێتەوە کە ئەمانە لەوانەیە کۆرسی جیاوازی تریان هەبێت و شیانیان خۆیان بۆ ئەو وەرزشە ئامادەکەن بەڵام ئێستا لای ئێمە مامۆسایەتگا پەلەمانە یعنی زۆر کات لە ناو هۆڵەکانە من زۆر بەرکەوتنم هەبووە کەسێک گێت بیری کەوتۆتەوە یان دکتۆرەکەی بیری خستۆتەوە یان تووشی گرفتێک بووە ئەنجازانێ وەرزش چەند گرنگە بووی کەیەت پەلەیەتی وازانیتە بە مانگێ ئەم کێشە داهابەزێ ئیتر هەموو شتێک خاتە بەردەم هەموو شتێک تەرکەیە خواردن لە خواردن دوورەکەوێتەوە تا چەند گرنگە لە وەرزشە لەسەر خۆ بیت لە وەرزشە پێویستی بەوەی کات بەخۆت لە وەرزشە تۆ بە ڕۆژێک و بە مانگێک ئەو چەوریە زۆری کە تۆ بە چەند ساڵ کۆ کردوتەوە بۆ مانگەدا نابەزێت چەند گرنگە بەم شێوایە ڕێمای خەڵکەی کە بتوانێت لەگەڵ وەرزشە خۆی ڕابێنێ واگەر وەرزشی لا خۆشەویستکەی نایە هەفتەیەک و دوای بڵێ نایەتەوە زۆر ڕاستە بەداخەوە ینی شتێکی پێکەنیژێ لەسرەمە ئەڵێ ئێمە پەلەمانە بە پەلاچین بۆ سەیران بە پەلەینەوە پەلەمانە هەموو پەلەپەل هەموو شتێک ینی ڕێ و شوێنی خۆی هەیە ئێستا تۆ بۆ نمونەتەوێت سایقی بکەی ئەبێ فێربی یەکەم جار قایش بەستی بە گێڕی یەک ناتوانیت تۆ یەکسەر بە گێڕی چوار سیارە لێ بخڕێ ئەبێت نابێت ینی وەرزشیش ڕێسا و یاسای خۆی هەیە و باشترین شتیش بۆ وانی کە یانوی کێش دابەزێن با بیزانن ینی لە هەفتەیەکە وەکولانی تەندروستی تۆ بۆت هەیە 9 کیلۆ بۆ 1 کیلۆ کێش دابەزێنی وەکو کێشێکی تەندروستواتە مانگێک 4 کیلۆەکە تۆ لەمە زیاتر بۆت نییە خۆت عزیات بێت و بتوێ مانگێ 15 کیلۆ دابگری چونکی تۆ بەس کێش دابەزاندن مهم نییە تۆ چیتە سەر ئەم قەپانە بۆ 900 کیلۆی بێی دوایی بڵێ بووم بە 70 کیلۆ ئایا تۆ چیت داگرتووە تۆ عەزەڵەش لە دەزاوە لەم 30 کیلۆیە چونکی ئەگەر عەزەڵەت لە دەزاوەوە زەرەرە کردووە هیچ ئازایەتێکت نەکردو تۆ 30 کیلۆت لابردووە گرنگ ئەوەیە تۆ چەوری بسووتێنی کاتێستا کۆمەڵێک ڕێکلام بڵاوەکەنەوە بۆ نمونە هەر تیشکە خەنە سەرەکە لە ماوەی مانگێکە 10 کیلۆ کێش دابەزێنێت ئاوا یعنی ڕقەمەکان زۆر بەچەستەکەنە کاتە مەسڵە هەر خۆی لە خۆیە هەڵەیە لە 100 هەڵەیە لەبەرەوەی تۆ ڕێژەیەکی زۆر عەزەڵەش لە دەسەی و دوایە عەزەڵەکە هەم مەسرەفی ئەوێ دروستیکەیتەوە هەم هیلاکەتی ئەوێ ینی زۆر لەوەی کە دادگرتووە بە ئاسانی زۆر بە قورستر ئەتوانی دروستیکەیتەوە باشە و لەشو بێهێزە بێ ینی ماسڵگەکانی بێهێزە بێ قووەتی کەمەکە لەبەر ئەوە گرنگ کێش دابەزاندن نیە گرنگ ڕێژەی چەوری لەش و ڕێژەی عەزەڵەی لەش ینی ئێمە من هەر کەسیە بۆ لام ئەڵێ من باڵام ئەوەنە ئێستا بۆ شتێکی کەژەیە باوە بۆ من باڵام 170ە ئەڵێ نەبێ 70 کیلۆبی شتی وان نییە یعنی تۆ هەیکەلەکە دیاریەکە ڕێژەی چەوری لەشت و ڕێژەی عەزەڵەکە دیارێکە کە تۆ ئایا لە شولارێکی جوان و ڕێکوپێکە دەیە بە 75 کیلۆبی ئەگەر عەزەڵەت هەیە بە 80 کیلۆبی ئەگەر عەزەڵیت با 170 بێ باڵات بەڵام ینی هەیە بۆ 2 کیلۆیە نیت یەکێکیان عەزەڵیە و جوانە و ڕێکوپێکە ڕاستە 170 بە 70 بەڵام یەکێکی کەیە نیت 70 کیلۆیە قاچی زعیفە شانی زعیفە قۆڵی زعیفە بەڵام لە پێشەوە ورگێکی ناشرین و ڕێژێکی چەوری زۆری هەیە لەبەر ئەوە باشترین شت بۆ یاریزانەوەیە یعنی ئەتوانێت هەر دوو مانگجارێ سێ مانگجارێ فەحسی ڕێژەی چەوری لەگەڵ ڕێژەی عەزەڵەکەی بکە زانی ئایا لە ماوەی ئەم دوو مانگا بۆ نمونە هاتوۆتە لای ئێمە ڕێژەی چەوری 30 بووە باشە ئەمە قەڵەوە کە تۆ ینی لە 20 بۆ 25 ئاساییە لە خوار 20ەوە باشترە لە سەر و 20 بۆ 30 بۆ 35 بۆ 40 ڕێژەی چەوریەکە دیترەوە تۆ ئەچیتە بە ینی قەڵەوەکانەوە ڕیزی قەڵەوەکانەوە تۆ فەحسی خۆت بکە بۆ ناتی بۆ لای من 30 بووە ڕێژەی
چاوریەکە دوو مانگیکە فەحس بکە بزانێ ناوتێتە 27 ئەم پشکنینە لەکوێ کرێت لە هەموو تاقیگەکان هینەکانەکرێ مختبەرەکان پشتینێکی ئاسانە لە ڕێگەی خوێنەوەکرێت زۆر شتێکی طبیعیە تو هەردوو مانگ سێ مانگ جارێ ڕێژەی چاوری و عەزەڵەکەت فەحسکە بزانە عەزەڵەت سەرخستووە بۆ نمونە 3 دەرەجە عەزەڵەکەت سەرخستووە 2 دەرەجە چاوریەکە دابەزاندی بێ یان تو هەر کێشت دابەزاندووە عەزەڵەکەشت دابەزاندووە چاوریەکەشت دابەزاندووە ینی زەلامی وایە زیاتر عەزەڵە داگرێت ئاوکونێ چاوری لەبەرشی لەبەرەوەی هیچ ناخوا ینی هەموو خواردنێ لە خۆیە گرێتەوە لەشی تەواو بێتاقەت و هیلاک و ینی هەر ئەپوکێتەوە لەشی مامۆستا زۆر کات باسی ئەوەشەکەین کە زۆر کەس هەیە کە هەستا کایتر چیلۆ 2 کیلۆی داگرتووە ئەڵێ باهیتر بۆ ئەمە زیانەکەم یعنی ئەوەی کە بە ڕێزی ئاماژەی پێکەی زۆر جار خۆی لە هەموو شتێ دوورەخاتەوە یعنی یەکجار واز لە شەکرێنێ واز لە خوێنێ واز لە برنجێنێ واز لە نانێنێ ئیتر ڕۆژەکەی ناخواڵێ هەستاکایتر ئاڵە وەڵا لەشم زۆر زۆر سووکە باشیش کێشم داگرتووە بەڵام لەگەڵ ئەمەشە شەو خەوتنی نییە شەو خەوی نییە ئەنجایە بۆ هۆڵەکە ئەڵێ سرم جێژەخوا ئەی چۆن سەری جێژە عەرزم کردی زەختە دابەزێ پێستی تێکەچێ لایەنی دەرونی و خەو و هۆرمۆناتەکانت تێکەچێ قژ و ئەڕوتێتەوە دەم و چاوت تێکەچێ چاوت ڕەشە بێ بەرچاو یعنی ئەمانە هەمووی پەیوەندی بە خۆراکەوە هەیە کە تۆ خۆراکێکی تەواو پڕ لە چاوری باش کاربی باش پرۆتینی باش ڤیتامینەکان فایبەرەکان تۆ ئەمانە وەرنەگری یعنی بەس پێوی کێشت دابەزێ لە 100 لایەنیکەوە زەرەر لێە تەنانەت گورچی لە جگەرت ینی هەموو ئەوانە ئەنزیمەکانی تێگەچێ لەبەرەوە من ینی ڕێنماییمەوەیە یەک پەلە نەکەین دوو بەردەوامی ینی زۆر کەزاتۆتە لای ئێمە بۆ نمونە تێتی 10 کیلۆم زیاوە بەڵە باشە لە ماوەی 2 3 4 5 مانگە هەرچەنێکە خۆی حەزی کردووە دایگرتووە ئیتون بوو تەواو ئەم کەسە نەما وەرزشی هەرەوە وازای دروست نابێتەوە هەدەفەکەی هەرەوە بوو کە دوای 4 مانگێتەوە وەڵا مامۆستا من 15 کیلۆ سەرکەوتومەتەوە 10 کیلۆم داگرت بوو طبعا تۆ هاتووی ماوەیە خۆت قسوەتە ژێر فشارەوە باشە ڕێژیمە کردووە وەرزش کردووە دوای ئەوە ڕۆشتوی لەش قسوەتەوە ژێر سەر ئیسراحەت و هەرچی دیاوەتی ئێویش پەلەی بۆ تێتی ئەبێن یا بە قوربانە بم من چەنەگە ئیسراحەتم نەکردو ئەمانە بێنە طبعا 5 کیلۆ زیاتریش بۆ دروستەکە ئەڵە با هەر هەبێ یعنی لەبەرەوە یەک پەلە نەکەین دوو خەو ینی گرنگترین شت خەوە لای ئێمە ئێستا خەڵک هەمووی سەری لێ تێک چووە ینی شەو ڕۆژی لێ تێک چووە ئەڵێ وەڵام مامۆستا ئێمە 12 شەو نانەخۆین و ئیتر سەرەتای شەومانە ناکرێ بەڕاستی ئەمە کارەساتە مناڵ تەنانەت مناڵەکانی ژوایان لێهاتوە ینی هیچ مناڵێ لە کاتی خۆیان ناخەوێت لە کاتی خۆیان ناسە سێر کە مناڵ ئێساسان هەنان ناخۆ ینی دایک و باوک هەمووی گیریان خواردو بچوو بۆ لای دکتۆرەکان ئەوەنەی ئەچن بۆ لایەن بۆ کێشەی خۆراک بۆ شتێکی کە ناچن لەبەرچی لەبەرەوەی شەو ناخەوێ بەیانی سەعات 12 نیۆڕە لە خەوەڵەسێ ئێمە دوو ژەمی ڕۆشتووە لێرە هیچتیای نییە ئەنجار هەڵەسێ نەستەلەیەکی یێنێ ئەم نەستەلەیە تاقەیەکی زۆری هەیە تێوای لێکە هەتا ئێوارەیتە نانی نارێت لە ڕاستیشە هیچ شتێکی وەرنەگرتووە ینی نە پرۆتینە نە تەنیا ڕۆژەیەکی شەکر و تۆزە کاربۆیدرات و هیچیکە باش جا مامۆستا یادگار ئێستا دوو کەس دەنە لای بەڕێزت یەکێکیان مەبەستی ئەوەیە چاوری بسووتێنێت یەکێکیان مەبەستی ئەوەیە ماسوولکە دروست بکە بۆ نمونە هەردووکیشان 7 کیلۆیە کێشیان تۆ لە کۆرسی خواردنە بۆ ئەوەی کە ئەیەوێت ماسوولکە دروست بکات زیاتر تیشکە خەیتە چست خۆراکگەرێک بۆ ئەوەی کە ئەیەوێت چاوری بسووتێنێ زیاتر گرنگی بە کامێک لە خۆراکەکان نایێت و ئەڵەی چی نەخوات خۆی وەکو جۆری خۆراکەکە هەردووکیان یەک جۆر خۆراکیان هەیە ئاگادارمانی جۆری خۆراکەکە وەکوتم هەردووکیان چاوری بە سوود دەبێت لە ناو بۆنە دەوریەک لە بەردەمیانەیە ئەبێت چاوری بە سوودی تیاابێ پرۆتینی تیاابێ کاربی تیاابێ سەوزەی تیاابێ بەڵام ڕێژەی شێوازی ناو ئەم دەوریە بۆ من فەقەکە بۆن من لاانەیە بەزنە ڕێژەی برنجەکەم کەمتر بێ پرۆتینەکەم کە مریشکە یا قەلە یا گۆشتە یا هەر شتێک هەیە زیاتر بێ باشە ڕێژەی چاوریەکەی من لەوانەیە کەمتر بێ بۆن منە پارچێک ئەڤەکادۆ من 50 غرام خۆم بۆ ئەو 20 غرام دابنی باشە ئەمە یەک دووش شێوازی جگەلەوە شێوازی یاریکردنەکەیان فەرقەکە جوڵەکەیان زیاتر ڕێژەی کالۆری سووتاندنەکەیان تەسیرەکات تا لەگەڵ خواردنەکە چونکی ئەوەی کە ئەوەی کێش دابەزێنێ سە بۆم ناگەرێکی زۆر قەڵەو بێ یعنی پێویستە دوو جار یاریکە باشترین کات بۆی چاوری بسووتێ بەیانی زۆر کە هەڵەسێ لە خەو بۆم نە سەعات 7 باشە
تا 7:30 تا 7:40 دقه بچێ ڕێ بکە بەڵام ئەوەی کە عەزەڵە دروست بکە پێویست ناکە ئەمە بکە تەنیا ڕۆژانە بۆ منە عەسریەت 1 سەعات یاری بە ماسوولکەکانیەکە و تەواو یعنی شێوازی جوڵەکە زۆر جیاوازە لەگەڵ ئەو کەسەی کە هەوێت کێش دابەزێنەوەی کە هەوێت کێش سەر خواردنەکانیشیان بڕەکەی جیاوازەوە لا وەکو پێکهاتە ئەبێ هەمویان هەر ئەو پێکهاتەیان هەبێت زۆر باشە مامۆستا باسی ئەو بکەین بە پێی تەمەنەکان ینی بۆ نمونێستا بەداخەوە مناڵمان هەیە لەگەڵ تەمەنەکەی خۆیانیە کێشی لەگەڵ بە شێوازی لە شوازەکان قەڵەو بووە کە ئەمە کاتیوە بۆ دابەزاندنی بەڵام کورسی خواردنی مناڵە جیازەچکە لە خوار هەژدێ و لە گەشەیە جارێک گەشاکە ماسوولکە گەشاکە ئەنزیم و هۆرمۆنەکانی لەشی هەمووی ئەکتیڤن ئەتوانێت بە باشی سوودی لێ بینێ لە دوای هەژدەوەی ترە تا 30 ساڵ لە دوای 30 ساڵەوە بۆ 40 ساڵ جای جوانی کەسانی بە ساڵات چۆن ئێوە لە ڕێگەم کورسانەتانەوە چۆن گۆڕانکاری ئەکەن بۆ خواردنی ئەو کەسانەی بە پێی تەمەنەکانیان وەرزش ئەنجامێ بە پێی تەمەن جیاوازەیەکی ئەو تۆی نییە زۆر باشە بەڵام زیاتر هەوڵەین کە ڕێژەی ڤیتامین و کانزا و ڤایبەرەکان زیاتر بێ بۆ مناڵەکان لەبەرەوەی زیاتر زیاتر پێویستیان پێێتی بەڵام بەداخەوە مناڵ تۆزێ پابندبوونیشی قورسە یعنی دایک و باوکی زۆر تەسیری هەیە کە تۆ لە ماڵەوە وەنمونە لەسەر مێزەکەت بە دایم دەوریە شیرینی لێ نەبێت لە بەردەستیا بێت لەم سەرچوودانێ بخوا لەو سەرچوودانێ بخوا دەوریە چکلێتی لێبێت دەوریە چەرەساتی چەوری لێبێ ینی ئەمانە زۆر کاریگەری هەیە ئەم دەنکە کە تۆ ڕێت هیچ حسێبێکی بۆ ناگەی لەم سەر ڕۆی دانەیە خۆی لە سەری تۆ دانەی کە ئاخۆی ئەمە زۆر کاریگەری هەیە لە قەڵەو بوون و لە کێشە ینی زۆر ئەبێ وریای ئەوە بین شتێتریش شەوانە یعنی شەوان زۆر بووە بە کێشە بۆ خەڵک وەکو وتم خەڵک بە ڕۆژە خەوتووە نیوەی کاتەکەی تریش ئەچێتە سەر ئیش ئەمجار کەی ئەمێنێتەوە فەراغ بۆی شەو باشە ئادەی تەلەفۆنەکە بۆ ماڵەوە نانێکی خۆش دروستکەن نانە خۆشەکە چییە پڕە لە چەوری و پڕە لە بەسەر یاخەوێ و چگەلەوە نا ئەمە نانەکەی خوارد دوای ساعتدانیشی ئەمیوەیەکمان بۆ بێنن طبعا میوە باشەوە هەر نابێ بخورێت میوە هەتا عەسر بۆت هەیە تۆ بیخۆی باشە میوەیەکمان بۆ بێنن دوای ئەوە قاپێ گوڵە بە ڕۆژە بێنن دوای ئەوە 5-6 چابێنن بە چەند سکوپ شەکرەوە هیچ جوڵەیەکی نییە جوڵەکەی چێتەنیا لەسەر خەنەفەکە دانیشتووە و کۆنتڕۆڵەکەەوە لەگەڵ تەلەڤیزیۆنە گۆڕێ ینی هەموو جوڵەکەی ئەمەیە یا مۆبایلەکەی بەدەستەوەیە خەریکی مۆبایلە ئەمە بووە بە کارەسات بۆ خەڵک یعنی کارەسا یانی تۆ ئەگەر ئەتەوێت شتێکیش خۆی بەڕاستی هیچ نەبێ هەوڵ بە لە هەشتی بەیانی و هەتا چواری ئێوارە بیخۆی چونکی لە ئیشای لە جوڵای سە بەڕێز لێرەی ئەڕۆی دێی سارە لێ ئەخوڕی ینی ئەمە وزە سەرفەکە بەڵام کە تۆ چیتەوە بۆ ماڵەوە دانیشتی هەڵبەی تر لە دوای هەشتەوە هەندێک شت هەیە نەیخۆی ینی هیچ ضرورەتێک نییە و زۆریش خراپە و زۆر کاریگەری هەیە لەسەر کێشیش و لەسەر تەندروستیش و لەسەر خەویش و لەسەر هەموو بابەت هەندێک کەس هەیە زۆر خۆشخۆراکە بڕیارەدات کە بێتە هۆڵەکانی وەرزش کێشدا بەزێنێ ئەمان ئەگەر کۆرسێکی خواردنیان بۆ دابنێن لاانێ لە پڕ ئەم گۆڕانکاریە بەسەر خواردنەکانیان و بەسەر جۆری خواردنەکانیان بڕێ خواردنەکە بێ زۆرجار لایەنی دەرونیان ئەو ناچێتە ژێر کاریگەری و دڵیان ساغ دەبێتەوە لە وەرزشەکەش بەڕای جەنابەت مامۆستا یادگار ئەبێ ئەم کەسانە چی بکەن یاخود بۆ مناڵێ دڵم بۆ شیرینی ئەچێ دڵم بۆ ئەماچە ئەوەی کە تۆ بە بەردامی ئیشتیاتە چێتە سەر خواردنەکە ڕێنماییت بۆ ئەم کەسانە لەم کاتانەیە چییە؟ ڕێنماییمان من زۆر ئەڵم من هیچ شتێک یعنی قەتع ناکەم لە هیچ کەسێک کە حەزی لێتی بەڵام وەکوتم ڕێژەکەی دیاری ئەەکەین یاخود پێی ئەڵێن هەتا ئەتوانی بۆن منە ئێستا تۆ پێشتر ئەگەر شیرینیان دانایە کارڕاڵە 4 پاخلاوە مەخوار ئێستا تۆ هەڵ بە لە تێبخۆ هەندێک لە بم بۆ قسەکەت ئەبڕم هەندێک لە ڕاهێنەرەکان ئێستا جەنابەت هەوڵەیە کەوا بێت کەسەکە هەندانێک بێت ئەم لە ڕاستیە نەرمونیان نواندنا بۆی کە ئەو بەردەوام بێت لەسەر وەرزشەکە بەڵام ئێمە مامۆستای ڕاهێنەری وابان هەیە تونوتۆڵە ئەڵێ بۆ نمونە ماسوولکە دروستەکەی بۆت نییە شەکر بخۆی بۆت نییە شیرینی بخۆی ئەم شێوازانە بۆ ئەم کەسانە بەڕێزت لا دوایە بێت چی بکەن من خۆم تاقیم کردەوە بێت تەجروبەی خۆم ئەوەی کە زۆر زەختم لێ کردووە زۆر توم بووم لەگەڵی نەیتوانیەوە بەردەوام بێت ینی زۆربەی زۆری لە 100 توانێت توانی بێتی بەردەوام بێ و هاتووە لەگەڵمان و کێشی دابەزانەوە لەشی جوان کردەوە بەڵام لە 100 دەرچووە و ڕای کردووە چونکی هەر شتێک تۆ زۆر بە توندی بیگری و ینی زۆر منعی لێ بکەیت و زۆر جەخت و زەختی لێ بکەی
بەڕای من هیچ کەس ناتوانێت بەردەوام بە لەسەری باش تەنانە دێمە خۆشمانێ کاتی بتوڵەشت ینی زۆر بۆمان نیە زۆر شت بخۆینەمە ئەوە بەڵام جارجار هەر شتێک کێشین ینی لەبەر ئەوەی بێتاقت نەبین وازنێنین چونکە بەڕاستی کاتی بتوڵێمە جاری وایە سێ جاریارەکەی شەکر شیرینی ینی نان هەموو شتێک مەمنوع عەلێوان بەڵام جاری وایش هەیە پارچەیەگەر ئەخۆم پارچەیەک ئەدزین ینی لەبەرەوەی بەردەوام بی ئەو نەفسیەتت بشکێن ینی مێشکت ئارام بێ مێشکت لای وەرزشەکەت بێ نەچێت بەلای خواردنەکاتەوە ئەوم بۆ نەخوارەوە بۆ مەمنوع ئەمە بۆ قەتع ئەمە تامی چۆن بێ ئەوە چۆن بێ نە تامی بکە بەڵام هەوڵ بە کەم بێ خۆت بپارێز باشە بینە سەر تاواکەرە خۆراکیەکان مامۆستا ئێستا بینی بە چەندین جۆر تاواکەری خۆراکیمانێ بۆ کەسانەی کە وەکو بەڕێستان بەشداری پاڵاوانەتەکانەکەن ئەمە چەندین شێواز هەیە کە چەندین جۆر هەیە ئێوە بەکاری بێنن بۆ ئەو کەسانەی لاوازن بۆ ئەو کەسانەشی کە کێشیان زۆرە ئێستا بینی بە شێوەی پاودەر بە شێوەی گولاج بە شێوەی چۆن پێ بڵێم هەموو شێوەکان لە بەردەستایە ئەو کەسانی کە لاوازن کەیان ئەیانوێ لە ماوەیەکی کورتا کێشیان بەرزکەنەوە و جەستیان تۆزێ شێوەیەکی کە وەربگرێ پەنا بنە تاواکەرە خۆراکیەکان ئێوە وەکو ڕاهێنەرەکان چۆن ڕێنمایی هەیەن ئایا ئەم کەسە هەر لەگەڵ دەستپێکی وەرزشیەوە پێویستە تاواکەری خۆراکی بەکاربێنێ یاخو ماوەیەکیەوە و ئەنجا لەژە ڕێنمایی ئێوە یان ئەو کەسانەی کە کێشیان زۆرە پێویستە پەنابەرن بۆ کۆمەڵێک گولاج و حەپ و تەنانەت ڕووەکە سروشتیەکانیش کێسا لە بازاڕ وە لە تۆڕە کۆمەڵاتەکانی ژاڵێ مە بخۆ 10 کیلۆ دابەزی قەشتی وام نەدیوە لە دنیاە ئەمانە ئێوە ڕێنماییتان چییە بۆەوە خۆی تاواکەری خۆراکی ناوی خۆی بەخۆیەتی یعنی کاتێک تۆ پێویستت بە تاواکەری خۆراکی کە خۆراکەکەت تەواو نەبێ بۆی تەواوی بکەیت بۆ نمونە منەڵێم بە بەڕێزە ئەمەە پرۆتین بخۆ ئەوەنە برنج بخۆ ئەوەنە پەتاتە بخۆ تۆڵێ مامۆستا من لە دوام من مەجهلم نییە من کاتی ئەوەم نییە من ئەتوانم بۆ نمونە ئەم چەند ژەمە تۆدا ناوە چواریان بخۆم دوو ژەمیان ناتوانم لە دەوامم لە کاتە لەم کاتە ئێمە چێگەین ئەین پەنا ئەبین بۆ تاواکەری خۆراکی لەبەرچی لەبەرەوەی ئەو دوو ژەمەی کە بەڕێز بۆت ناکرێ بیخۆی لە ڕێی سکوپێ پرۆتینەوە یا پاودەرێکەوە کە ئاسانترە بۆ نمە بەڕێز چیتە پشتی ستۆدیۆ 2 دقە شێکەرێکە ئیگریتەوە ئەیخۆیت و ئەوەی بەڵام ئەمە زۆر بەکارهێنانی ینی ضرور نییە و باشیش نییە چونکە عزیەتی گورچی لێ عزیەتی جگەرەیە ینی تۆ بێ زۆر کەس هەیەەوە ئاڵە جا خۆی تە کوڕە من ناخۆم پرۆتی نەخۆم ینی تۆ ئەوەکوەوە هەیە ئەگرێت بە جێگرەوەی جێگرەوەی خۆراک نییە تەواوکەری خۆراک تۆشتا ئەسڵێکە لابی بی بە شتی لاوەکی بتەوێت جێ ئەو بگریتەوە شتی وە بوونی نییە و زۆر خەڵکیشە یانی ئەمە مەفهومێکە هەیە لە ناو گەنجە بەڵام من دەیترەوە پرۆتین خواروە ناخۆم بۆچی بیخۆم پارەم پیاوە ئەمە ینی جێ هیچ شتێ ناگرێتە بۆ تۆ تەنیا وەکو ئارزم کردی جێ ئەوەی کە تۆ ڕێژەیەک پرۆتینیا ڕێژەیە کاربیا هەر شتێک کە نەقست هەیە ینی هەتا وەکو نەکەمتریش بیخۆی باشترە ینی هەڵبەی تۆ ژەمە خۆراکیەکە بخۆی ئەو نەخۆی و هەر ڕۆژێک کە نەتوانی ژەمە خۆراکەکەت بخۆی جا ئەو بخۆی نەک بیکەی بە عادەتێکم ئەو ڕۆژێ دەجار تۆ بڵێ وڵا خۆمە ئاسانە با خێرا بیگرمەوە جێی خواردنەکەم بۆ دەێتەوە باشە وەکو دووە پرسیاری من لە بەڕێزت جەنابەت لە دەستپێکی قسەکانتە تیشکت خستە سەر هەم بڕی خواردن هەم کاتی خواردن کاگەر بگوێت هەم بکەن تەنانەت کاتەکەش باشترەکە بە پێی ڕێنمایی ڕاهێنەرەکە بێ وەکو باشترین کات بۆ خواردن بۆ کەسی وەرزشوان کەیە ئێستا بۆ نمونە وتت میوە باش نییە شەو بخورێت وا هەیە هەندێک لە خواردنەکان کاتی دیاری کراوی هەبێ باشتر بێت خۆی دەزانین چۆنە باشترین کات ینی هیچ خواردنێک وا باش نییە کە تۆ بۆ نمونە سێژەم خواردن خۆی سێژەمی گەورە باشتر وایە ژەمەکانت زۆر بێ و کەمتر بێ باش ینی بۆ منە هەر 3 سەعات جارێت تۆ ژەمێک وەرگری هەنی باشترین شتە بۆ لەشەم بۆ عەزەڵە هەم بۆ کێش دابەزاندن هەم بۆ کێش سەرخستن هەم بۆ ینی لایەنی متابولیسم و هەزمکردن و هەموو شتێکی ئاسانترە بێ بۆ لەشە باشترین کات با من هەر شەژەمەکەت بە سەعات پێ بڵم ئەوی دیاری بێ باشترین کات بۆ نانی بەیانی 7 بۆ 8 تۆ بێ هەوڵ بی تۆ سەعات 11 ستای لە خەو ئیترەوە نانی بەیانی نییە تەواو تۆ کاتەکەت چۆن ئەڵێ شەو و ڕۆژ تازە شەو ڕۆژ و ڕۆژ هات تەواویتر تۆ ئیشی شەو لە ڕۆژە ناتوانانی بکەیت سەعات 7 بەیانی باشترین کاتە بۆ نانی بەیانی باشە سەعات 10 بۆ نمونە وەجبەی دووەم وەرەگری چی بخوا لەم سەعاتی دەیە باشتر سەعاتی دەیە توانێت خواردنێکی سوک بخوا بۆ نمونە چەرەسات 15 دەنێک بادەم یا فستق مۆزێک باشە 2 دەنێک خورما خواردنێکی ئەنەرژی باش بەردڵی بگرێت
باڵێ پێڵەن بینی ژەم باشە سعات 12 بۆ یەک ژەمەکەی تریاخوان لەبەرەوەی ئەم بینە ژەمە کە خواردێتی شتێکی قورس نییە لە ماوەی 2 ساعتە هەزمە بێت و ئەڕوات و دیسان هەز بە برسیە سعات 12 بۆ یەک ژەمی سێم یەخوا سعات 4 ژەمی چوارەم یەخوا باشە بۆ من ناچێت بۆ تەمرین پێش تەمرین ژەمێکی سووکەخوا دوای ئەوە ئەبێ بە سعات 6 و 7 ژەمی ئێوارە ئەخوا باشە سعات 8 بۆ 9 ژەمێکی سووکی یعنی وەکو بینی ژەم ئەخوات و ئەگەر ئەخیری شەو یعنی برسیشی بێ بۆت هەیە بۆ نمونە کوپێک شیر باشە پاودەرێکی پرۆتین وەکو وتمان تەواوکەری خۆراکی لەگەڵ شیرەکەدا تێکەڵکەی لەبەرچی لەبەرەوەی درەنگ هەزمە بێەوە ئاکاتەوە بۆ نمونە تا ئەخەوی 12 تا 6 بەیانی تۆ ئەم شتە لە لەشتا بمێنێتەوە بە هێواشی هەزم ئەبێت شیرەکە خاویەکاتەوە لەبەرەوەی پاودەرگا گەر بە تەنیا لەگەڵ ئاوی خۆیتەوە دوای ساعتێ ساعت و نیوێ هەڵەمژرێت و نامێنێت بەڵام ئەگەر لەگەڵ شیر گرتەوە ئەو کاتە هەزمکردنەکەی درەنگ ئەکەوێت و تا بەیانی تۆ لەشی بێ خواردن نابێت باشە یاخود ئەگەر هەر زۆر برسی بێتوانی قاپێک زەڵاتە بخۆی پارچەیە سمیش بخۆی لەگەڵی یا دوو هێلکە بخۆی دەستەکانە خۆش سپاس بۆتەوە سپاس بۆ ئامادەبوونێ بە هیوای ئەوەی کە هەر کابێکمان بڕیاری وەرزشکردنمان نا هۆشیاریمان هەبێ و پرس و ڕامانە بێ بەبێ ئەوەی کە ئەو ڕاهێنەرە بەڕێزانی لە ناو هۆڵەکانان بتوانن ڕێنماییمان بنێ تاوەکو بە شێوەیەکی باش ئێمە سوود لە وەرزش وەرگرین نەوەکو زیانمان پێ بکەێنێ بۆیە بە هیوای ئەوەی کە هەموو لایەکتان تەندروستیتان باش